نزیکەی 3 مانگ تێدەپەڕێت بەسەر دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەڵام تاوەکو ئێستا دەرگای قوتابخانەکان نەکراونەتەوە. مامۆستایان دەڵێن تا سەرجەم داواکاریەکانیان بۆ جێبەجێ نەکرێت ئامادە نین بگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن. لە بەرامبەردا پەرۆدەی سلێمانی دەڵێت لە دوای کۆتایی هاتنی وەرزی یەکەمی ئەم ساڵی خوێندن دەست دەکەنەوە بە پرۆسەی خوێندن و خوێندن ئاسایی دەبێتەوە، بەڵام مامۆستایان دەڵێن تا مەرجەکانیان بۆ جێبەجێ نەکرێت بەمە ڕازی نابن. داواکاری مامۆستایان 5 خاڵە و کردویانە بە مەرجی شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. یەکێ لە یەکەم خاڵمان ئەوەیە کە موچەی خۆرانی هەرێمی کوردستان ئەبێ بخرێتە سەر موچەی عێراق. خاڵی دووەمان نەک بە عەقد، چونکە بکرێ بە عەقد هیچ واتایەکی نییە، ئەوەیە کە ئەبێ وانە بێژان بکرێن بە هەمیشەیی. خاڵی سێمان ئەوەیە چارەنووسی ئەم سێ موچەیە ئەبێت دیاری بکرێ و بیش درێ کە کۆتا مانگەکانی ئێم ساڵی پار بوو ئەو سێ موچەیە نامانەوە بەی شێوەی پاشەکەوت بکرێ یاخود لە عشایری ئاڵێ حەپەلۆژ بکرێ بیبەن بۆ خۆیان و دیاریکردنی ئەو 12 موچەی کە پێمان نەدراوە. پەروەردەی سلێمانی ڕایگەیاندووە کە دوای تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم خوێندن ئاسایی دەبێتەوە. لە وەڵامدا مامۆستانی ناڕازی دەڵێن ئەوە دوورە لە ڕاستیەوە و بەردەوام دەبن لە بایکۆت. ئێمە لە بەیاننامەکەمانە جەخت لەوە کەینەوە کە ئەم دۆخە مەترسیدارە پێویستەکە بەرپرسان بە پرسیارانتر مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و داوای ڕەوای مامۆستایان جێبەجێ بکەن. ئەمەش لە پێناوی خەمخۆری بۆ مناڵانی ئەم دەبارە، چونکە ئەزانین نەخوێنەواری، ئەزانین ئەو چەند ساڵی بایکۆت و کەم خوێندنە چکارە ساتێکی دروست کردەوە. ئەگەر ساڵێکی تاو بفەوتێ بێگومان ئاسەواری چەندەها ساڵ بەجێ هێڵێ کۆبوونەوە هەبوو لە نێوان وەزیری فدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش هۆشداری لەبارەی مەترسی فەوتانی خوێندنی ئەم ساڵ دەدەن و داوا لە حکومەت دەکەن هیچ نەبێت بەشێک لە داواکاری مامۆستایان لە ئێستادا جێبەجێ بکرێت لە پێناوکردنەوەی دەرگای قوتابخانەکان و ڕزگارکردنی پرۆسەی پەروەردە لەم تونێلە تاریکە. تەنها یەک هۆکار هەیە بۆ ئەوەی کە پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە، ئەویش جێبەجێکردنی ماف و شایستەدارەکانی مامۆستایان و فەرمانبەرانە هەتا ئەو خواست و داواکاریانە ئێمە کە داوامان کردووە لە یەکەم ڕۆژی داوامەوە جێبەجێ نەکرێت، ئەوە بە دڵنیایی دەرگای خوێندنگە قوتابخانەکان بەداخراوی وەکو یەکەم ڕۆژی بایکۆت ئەمێننەوە. ئەمساڵ بە نزیکەی 700,000 قوتابی بەهۆی بایکۆتەوە لە پرۆسەی خوێندن بێبەش بوون و تا ئێستا دیار نییە چارەنووسی خوێندن چی لێ بەسەر دێت و لە بەردەم مەترسی فەوتاندایە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.